بەشی زۆری ئەو ژنانەی لەم نەخۆشخانەن لە تاوگەرمی ناخیان گڕیان لە جەستەیان بەرداوە. ئێرە پڕە لە ئازارەکانی ژنان، ئازارێک کە بەس خۆیان لێ تێدەگەن. غەریب نانکردم بووم. ئیتر لە ناکەدا غاچەکە کرپەی کرد زۆندەکەی دەرچوو. ئیتر منیش گەڕم کرد لە کەڵە بۆ مناداگرەکەی لە تەکی دانیشتبووم. خۆسووتاندنی ژنان لە ناو کورددا مێژوویەکی کۆنی هەیە. چیرۆکی ژنێک کە خۆسووتان خۆشی و جوانی ژیانی لێوەرگرتەوە. شیرین با خۆسووتانی زیاتر لە جاران تاڵی دەچێژێت. من ماوەی 6 ساڵە هاوسەرگیریم کردووە، خاوەنی 2 منداڵم. سەرەتا ژیانم زۆر خۆش بوو لەگەڵ هاوسەرەکەمە، بەڵام وردە وردە ژیانمان بەرەو ناخۆشی ڕۆی بەهۆی ئەوە کێشە لە بینمانە دروستە بوو. من هەستمە کرد کە ئەو درۆم لەگەڵاکە و خیانەتم لێ ئەکا، بەدزیەوە موبایلی بەکار ئەهێنا، مەسیجی بۆ ئەهات. هەچ کاتێکیش من لێپرسینەوەم ئەکرد ئەو بە شێوازێکی زۆر ناشرین و بە شێوازێکی زۆر ڕەق جوابی ئەیامەوە، زۆربەی کات کارەکەوتە لێیان. ئیتر من تەحملم نەما، چەند جارێکیش خەڵکم ئاگادار کردەوە وەکو دایک و خوشک و هەریان لەبەر مناڵەکانتدان بە خۆتا بگرە چاک ئەبێ، پیاوی فڵان کەس وا بۆ چاک بووە، پیاوی فڵان کەس هەروە بۆ چاک بووە. بەڵام ئیتر من تەحملم نەما، ویستم بە ڕێگایەک وای لێ بکەم کە بیترسێنم، نەک بۆ ئەوەی کە کۆتایی بە ژیانی خۆم بێنم لەبەر مناڵەکانم، تەنیا ویستم بیترسێنم. هەوڵی ئەوەم یا کە خۆم بسووتێنم، تەنیا خۆسووتان نەکەم بە شێوازێک بێ کە نەمرم، کە شێوازی جەستەشم ناشرین نەبێت، تەنیا بۆی هاوسەرەکەم بترسێ و لەمە دووە کە خیانەتم لێ نەکا لەبەر مناڵەکان ئەویش باش ببێت لەگەڵما. بەڵام بەداخەوە کاتێکە من هەوڵی خۆسووتان نەکەمیە، لە مودەی 1 لەحزەیە تۆ وا بیرەکەیتەوە کە فریای خۆت ئەکەی و خۆت بکوژێنیتەوە، بەڵام بەجددی وانە یەکسەر وەکو وایە ئیتر چۆن شتێک گڕی تێبەر ئەیەی هەموو گیان ئاگرێگرێت و ئەسووتەی. و دواتر من گەێنرامە خەستەخانە. سپاس بخوا کە نەمردم، ماوەم، بەڵام ڕۆژانە سەدان جارەڵەم خۆزگە بمردمایە لەبەر ئەوە ژیانم لە جیاتی چاک ببێت بەرەو خراپتر ڕۆی. کاتێک کە من لە خەستەخانە بووم، هەر یەکسەر دوای ئەوە کە هاوسەرەکەم هات منی بینی بەو شێوازە کە جەستەم ئەوەنە سوتاوە و شێواوە، دەموچاوم زۆر تێک چووە، ئافرەتەکەی جاران نەمابووم، داوای جیابوونەوەی کرد و جیابەوە لێم. و دواتریش کە ڕۆشتمەوە بۆ ماڵەوە، مناڵەکانم تاکە کەس بوو کە لێم ئەترسان، نەیانەوێرا سەیرم بکەن. و دواتریش کە ئەچیتە ناو کۆمەڵگا، هەمووی بە چاوی تر سیرتەکات، دایم یەکسەرەوە پرسیارت لێەکەن بەچی سوتاوی، ئیتر تۆ ناتوانانی ژیانی خۆت هەموو کاتێ بۆ ئەو کەسانی کە پرسیارەکە و لێەکەن بۆیان باس بکەی. لەبەر ئەوە زۆربەی کات ئەحراجەبی، ناتوانانی جواب بیتەوە، هەم لەبەر ئەوەی کە غەڵەت بووی کردوتە، هەم لەبەر ئەوەی کە ژیانم تێک چووە. هەموو دەقەیە کە من خۆم ئەبینم لەبەردەم ئاوێنە جەستەی خۆم ئەبینم وەکو وایە ئیتر بمرم زۆر خۆشترە لەو ژیانە. بۆیە هیوادارم ئەو غەڵەتەی من کردومە هیچ کەسێک نەیکاتەوە، لەبەرەوە ئەو دەقەیە کە بیر لەوە ئەەکەیتەوە بڕوا بکە، لەو دەقەیەک سەر پەشیمان ئەبیتەوە. بۆیە لە جیاتی ئەوەی ژیانت خۆش بکەی بۆ خۆسووتانە ژیانە ناخۆش ئەبێ. پاش خۆسووتانیان هەموویان پەشیمان دەبنەوە، بەڵام ئەو پەشیمانیە لە کاتێکدایە کە تەواوی وێنەکە تێک چووە. ئەم خانمە ساڵەهایە سەرقاڵی چاکردنەوەی
وێنەکانی پاش خۆسووتانە. کەیسم هەبووە خۆشبەختانە کە ڕزگاری بووە لەوەی کە گیان لە دەست باچکە بەڕاستی سووتانێکی زۆری هەبوو. ئەمە یەکێک بلەو کەیسانەی کە هەرگیز لە بیرم ناچێتەوە کە ئێستا کەسێکی سەرکەوتووە بە دڵنیایی هەرو کاتێک کە بە منێوت زۆر پەشیمانە کاتێکی زۆر کەم بووە حاڵەتێکی زۆر کەم بووە لە چەند دقەیەکە ئەم بڕیارەیاوە هەموو جارێکی بگەڕێمەوە ئەو کاتە تەبان ئەم بڕیارە نادەم کە ئەمە بەڵام ئەم کەسە دوای ئەوە خوێندنی تەواو کردووە دایکێکی گەنج بووە توانیوێتی لەسەر پێیەکانی خۆی بوەستێت ژیانێکی خۆی دروست بکاتەوە کە ئەمە بەڕاستیێکە لەو نمونانەی کە من زۆر ینی دڵخۆشی کردم بەڵام چەندین کەسی ترمان هەبووە کە گیانی لە دەستداوە کەیسی ترمان هەبووە کە حاڵەتی سووتانەکەی بە جۆرێک دەموچاوی تێکداوە کە چەندین پێویستی بە عملیات هەبووە ئەمانە هەموو ئەو کێشانن کە ئێمە لە کاتی کارکردنی خۆمانە ڕوبەڕوویە بینەوە وە قسەیان لەگەڵا ئەکەین کە ئەمە یەکێکە لەو کێشە گەورانەکە لە ناو بزوتنەوەی ژنانە لە هەرێمی کوردستانە هەتا ئێستا ئەمە بەردەوامن لە ناو ژنانی کوردستانە تا ئێستا بەردەوامە بەڵام چەندین کەسەیە کە ئەبێتە نوێنەری ئەوانەی تر کە پێیان بڵێت تکایە دەست بۆ ئاگر مەبەن تکایە جارێکی تر پەنا بۆ ئەمە مەبەن باوەکو منتان لێنێت کە بەڕاستیەمانە بێت ئەم کەیسانە بێن خۆیان ببنە نوێنەری ئەو کچانەی تر کە فێریان بکەن کە ڕێنماییان بکەن دوور بکەونەوە لە خۆسووتاندن. خۆسووتاندنی ژنان دەرونیان ئاڵۆز دەکات. کەیسەکانی خۆسووتانی ژنان دکتۆرێک دەخاتە گریان. ئازارەکان و پەشیمانبوونەوەی ژنان لە خۆسووتان باز دەکات. هەموو سووتانێک کە ئاوا بۆ ڕێژە زۆرە بە تایبەتی ئەوانەی کەوا سەرچاوە سووتێنەرەکان بە لەشیانەوە ئەبێ قوڵی سووتانەکی زۆر قوڵە بێ کە سووتانیش قوڵ بوو ئەبێتە هۆی بابڵین ئەبێتە هۆی ئەوەی کەوا ئاسەوار بەجێ هەڵێ ئەم ئاسەوارە لە هەندێک شوێنە بۆ نمونە مەسەلەن دەست ئەم هەموو جونگە وردانەی کەوا لە دەستا هەیە بەڕاستی قەت ناتوانێت ئەو پەنجەیە وەک جاران جوڵە بکە ویان مەسەلەن لە دەموچاوە جوڵەکانی دەموچاو و پێکەنین و یان سافی دەموچاو قەت لە دوای سووتان ناتوانرێت ئەو کێشانە ئەو شتانە بۆ شێوە سروشتیە بمێنێتەوە ئێمە نەخۆشمان هەبووە کە نەجاتی بووە لە سووتان بەڵام دوای چەنەها نەشتەرگەریش ینی هاتووەتە لامان دەسەکا بە گریانەڵێ من مناڵەکەم لێمەترسێ کاتێککە مناڵەکەیە بۆ لام لێمەترسێکە ئەوە دەستمە بینێ یان دەموچاومە بینێ ینی ناڕەحەتێکی زۆر زیاتری بووەکە و نەخۆشیشمان هەبووە لە دوایەوەی کەوا ڕزگاری بووە لە ئەو ڕووداوەس خۆ سووتێنەرە و دوایەوە پاشان ئەوەنە بێزار بووە لە ژیانی خۆی چونکە ناتوانێت ئیشێ بکە ناتوانێت لە شوێنێک ئیشی بنێ ناتوانێت لەگەڵ کە سوکاری خۆیان ئەو تەعامل لە خۆشە بکە گۆشە گیرە بێ ئەم گۆشە گیری وای لێکە جارێکی کەش خۆ پەنای بردووەتە بەر خۆسووتان یەکێک لەو نەخۆشانەمان خۆی خستە ناو بیرەوە دیسان ینی کۆتایی بە ژیانی خۆی هێنا نەخۆشمان هەبووە پەنای بۆ شتیکە بردو بۆی کۆتایی بە ژیانی خۆی بێنێ ینی ئەو کێشەیە ئەوەیە کەوا ئەوانەشی کەوا نەجاتیانە بێ ڕاستە هەندێکمان هەیە زۆر خۆشحاڵین پێیان کەوا چوونەتەوە ژیانێکی زۆر باش ئەویش بە هەوڵی ئەوەی کەوا کێشەکەی بۆ حەل بکرێ بەڵام نەک سووتانەکە بوو بێتە ئەوە چکە هەر ئاسەوارەکەی بەجێ ئێڵێ هەتا لە ژیانی شابێ هەر کێشەی بۆ دروستەکە بەرەوە سووتان ئەگەر بشتیتەوە سەر ژیانی ئاسایی خۆت هەر ئاسەوار بەجێڵێ